ئێمە لێرە ئەم 20مین فیستیڤاڵە بەستین بەداخەوە ئەمساڵ جیاواز لە پار تێکۆشەرە قارەمانەکان دیموکرات خوازەکان ئازادی خوازەکانی باکووری کوردستان لە زیندانن. کاکە سەلاحەدین دەمرتاش، ڤیگەن، هاوڕێکانیان ئەندامانی پەرلەمان ئەوان لە زیندانن. لە تورکیا هەڵمەتێکی سەیر و سەمەرە لە دوای کەمالیزم دەستی پێکردو بۆ ئەوەی دیموکراسی و ئازادی لە تورکیا کۆتایی پێبێت. بۆیە بە ناوی هەمووتانەوە ئەم فیستیڤاڵە ناوێنن فیستیڤاڵی سەلاحەدین دەمرتاش و فیستیڤاڵی هاوسەرۆکەکان و تێکۆشەرەکان لە زیندان. و لێرەوە بە ناوی هەمووتانەوە بە ناوی گەلەکەمان و هەموو ڕووناکبیری کوردستانەوە سڵاویان بۆ ئەنێرین و دڵنیابن ئەوان گەورەترە بن. سەنگەرێکی تری ئازادیان ئاوادان کردوێتەوە و ئەو سەنگەرە و سەنگەرەکانی ترەوە ئەکا کە نەهێڵە لە کوردستان و لە ناوچەکە دیموکراسی تێک بشکێ و نەهێڵێ سەرکوتکردنی ئازادی خۆتان بەردەوام بێ. نازانم ئەم داگیرکەرانە مێژوو ئێمەیان خوێندوتەوە یاننا، نازانم ئەم حاکمانە مێژوو ئێمەیان خوێندوتەوە یاننا، مێژووی گەلانی تریان خوێندوتەوە یاننا. بەدەمێکە شاعرێکی وەکو هێمن وتوێتی دەمگریە ئەمما لە گرتوخانە ڕق ئەستورترم، لێم دەدا ئەمما لەسەر داوەڕەوەکەم سوورترم، دەمکوژێ ئەمما بەگەز جەلادەکەم دادێمەوە کوردم و ناتوێمەوە.